سیانزەی ساڵی 1925 ڕاگەاندنی شۆڕشی شێخ سەعیدی پیران دژی کەمالیە ڕەگەزپەرستەکان هەرچەندە ڕۆژی 21 ئازار بۆ سەرەتای شۆڕشەکە دانرا بوو وەک ڕۆژی نەتەوەی کورد، بەڵام بەهۆی کۆمەڵێک هۆکارەوە کە پاشتر بوونە هۆی هەرەسی شۆڕشەکە مانگێک بەر لە وادەی خۆی دەستی پێکرد و پاشتریش یەکێک لە هۆکارەکانی هەرەس و شکستی شۆڕشەکە دەستپێکردنی بەر لە وادەی خۆی بوو، چونکە هێشتا بنەما سەربازی و ئابوووریەکانی شۆڕشەکە توند و تۆڵ نەکرابوون. شێخ سەعیدی پیران کاریگەرترین کەسایەتی ئاینی و شۆڕژگێڕی کورد بووە لە باکووری کوردستان دوای ڕمانی خلافەتی ئیسلامی لە ساڵی 1924 و سیاسەتی ڕەگەزپەرستی و شۆڤینیانەی تورکە کەمالیەکان وای کرد کە هەستی نەتەوایەتی و سندنی مافەکانی کورد ببێتە بەشێک لە ئامانجەکانی. شێخ سەعیدی پیران داوای لە کۆمەری عەلمانی تورکیا کرد یا دەبێت سیستەمی حکم لە تورکیادا بگەڕێتەوە بۆ سیستەمی خلافەتی ئیسلامی، یاخود دەبێت کوردیش وەک هاوشێوەی گەلانیتری پێکێنەری خلافەتی ئیسلامی ماف و کیانی سربەخۆی خۆی هەبێت و ببێتە دەوڵەتێکی سربەخۆ. بۆیە بۆ ئەو مەبەستە شۆڕشێکی گەورەی ئەنجامدا، بەڵام سەرنجام لەلایەن تورکەکانەوە تێکشکێنرا و خۆی و بەشێک لە سەرانی شۆڕشەکەی لە سێدارە دران و لە کاتی لە سێدارەدانیدا 114 داری سێداری بۆ دانرا بوو وەک ئاماژەیەک بۆ ژماری سوورەتەکانی قورانی پیرۆز کە شێخ سەعیدی پیران بە هۆکاری چارەسەری کێشەی ئەمڕۆی مرۆڤایەتی دەزانی. سیانزەی ساڵی 1960 فەڕەنسا هەستا بە تەقاندنەوەی یەکەمین بۆمبی ئەتۆمی خۆی بۆ ئەوەی زیان و کاریگەریەکەی لەسەر هاوڵاتانی وڵاتەکەی نەبێت خاک و گەلی جەزائیری بۆ ئەو تاقیکردنەوە بەکارهێنا و هەزاران هاوڵاتی جەزائیری بوونە قوربانی و کاریگەریەکەشی تا ئێستا ماوە. لەو کاتەدا جەزائیر مستەعمەری فەڕەنسای داگیرکەر بوو. فەڕەنسا لە ساڵی 1930 خاکی جەزائیری دوای ڕووداوی باوەشێنەکە لەگەڵ دای حسێن داگیر کرد تا ساڵی 1962 لە وڵاتەمایەوە و وڵاتەکەی لە ڕووی ئابووری و سیاسی و کۆمەڵایەتی و بەگرە ئاینی و کلتوریشەوە بەرەودا ڕوخان و دواکەوتوی برد. کاتێکیش سیماکانی کشانەوە و شکستی سوپاکەی لە جەزائیر هەست پێکرد هەستا بە تەقاندنەوەی یەکەمین بۆمبی خۆی لە سەرخاک و گەلی جەزائیر لە ڕوبەڕووبوونەوەی سوپای داگیرکەری فەڕەنسادا بە شۆڕشی 1 ملیۆن شەهیدی دادەنرێت.